ئەزان بەڕێزان دەرکەوتووە پێکەنین جیهازی مەناعی ئینسان زیاکە، یعنی ئەو کەسانەی پێ ئەکەنن درەنگتر تووشی نەخۆشیە بن بەراورد بەوانەی پێ ناکەنن، و ئەوانەی کە پێ ئەکەنن ئەگەر نەخۆش بن زووتر چاگە بنەوە بە بەراورد بەوانەی کە پێ ناکەنن. ئەمە یەکێکە لە قازانجەکانی. ئەزانن پێکەنی نەبێتە هۆی بەهێزکردنی گلاندە لەمفاویەکان. ئەگەر ئێوە لە پزیشکەکان دەبرا پزیشکانمان پرسیار بکەن، ئێمە کۆمەڵێ غودەی لەمفاویمان هەیە، ئەو دیفاعمان لێکە پەلاماری ئەو ڤایرۆسە و بەکتریا و شتە خەتەرانە ئەیاکاتن نام دەستمانەوە. ئەزانن پێکەنین ئەمە بەقووەترەکە ئەم غودە لەمفاویانە، یعنی ئەگەر جەنابێ پێ بکەنی غودەی لەمفاویەکانە بەقووەترە بێ وەک لەوەی گرژ و مۆن و بێتاقەت. من لە توێژینەوەیەکە خوێنمەوە کۆمەڵی پزیشک کردویانە، ئەڵێ قسەی خۆش 1500 یەکە ژمارەی خڕۆکەسپیەکان زیایەکە بەڕێزان. یعنی تۆ قسەی خۆش بۆ یەکێکەکەی نوکتەی بۆکەی ئەچی بۆ لای نەخۆشێک کە قسەی خۆشی بۆکەی تۆڵی وڵات الحەمدولله ئەمڕۆ زۆر جوانە شکل زۆر ڕێک و پێکە ماشەڵڵا و لێبێ ئەمڕۆ باشتری. ئەزانی جیهازی مەناعی بەدەسترە بێتەوە. پێکەنین شەر خۆشیە، ئەمی شەر خۆشیە، قسەی خۆشیش، یعنی نەکەر پێ بکەنی قسەی خۆش. ئەزان زمانی کوردی چەند شتی جوانی تایە، چەند وشەی جوانی تایە. بەڵام ئێمە چین بۆ لای نەخۆش گوڵێکمان بردو خۆمان هیلاک کردووە، هیچ قیمەتی نییە ئەوە ئەگەر دوو قسەی ناخۆشی بۆ بکەیت وەکو جیسەکەی هەیە سیلیەکەی ئەچی بۆ لای گوڵێکی بۆ بردۆ تەنی دانیشتووە ئەیە ڕۆڵی لە قەبر دەریان هێنایی ئەوە بۆ لێ هاتووە کوێر بم کۆرە بنازان ئەوەی تری کوژیدەوە تۆ ئەزێن جیازی مەناعی دابەزێ یا لەگەڵی قساکەی ئەڵێ ئەم داماوە کاکەم قسانە بێ واز لێبێنین ئەم وشانە وشەی ناشرینە ئەم بەڕێزە بۆ ئەڵی داماو تەنانەت دێمە لەگەڵ تەلەبەکانمان کە قسا هەیە تۆ ئەوەی لەخیر هەیە سەرزل هە کراسێ ئەمە هەمووی ئیهانەکردنی نەکرد مناڵەکەیە بەڵکو دابەزینی جیازی مەناعەتی بەڕێزات ئەو غودە لەمفاویانەی دا ئەبەزێت بەڕێزات. لە لایەکی تریشەوە بەڕێزان توێژینەوەیان کردووە ئەزانن پێکەنی نەبێتە هۆی چی؟ ئێمە هۆرمۆنێکەیە پێڵێن IgA لە ناو لیکایە IgA ئەمە لە پزیشکەکان پرسیارکەن. ئەزانن پێکەنین ئەبێتە هۆی زیادکردنی ئەم هۆرمۆنە؟ ئەم هۆرمۆنە ئیشی چییە؟ ئەو بەکتریا و ڤایرۆسە زیان بەخشانەی ناو دەمەکوژێت، یعنی نایڵێ بڕاتە ناو سێگەن. جەتخوا ئەمە و نیعمەتەی تیا بۆچی ئێمە پێ نەکەنین؟ بەڵام بە یەکتری پێ نەکەنین بەڕێزان ئاگاتان لەوە بێ. ئێمە دوو غودەمان هەیە بەڕێزان ئالێرە لەسەر هەردوو سنگمان پێڵێن غودەی سەعتەری یا تەیمۆسیشی پێڵێن ئەم غودەی سەعتەریە لێرە لەسەر و سنگمانەوەی دوو غودەیە. ئەزانن پێکەنی نەبێتە هۆی بەهێزکردنی گلاندانەوەشی لاقی بە جیازی مەناعەوە هەیە. ئێمە جیازی مەناعەمان بەڕێزان ئێمە کە ئێستا تۆ ئەگەر خوا نەخواستە لە سنوورەکانمان پێشمەرگە یاخود سەرباز کەم بێ دوژمن زەفەرمان پێێنەیە پێمان نایێنێ پێمانێنێ لەبەرەوەی بەرگریەکەمان لاوازە. جسمی شەر وایە بەڕێزان، جسمی کاتێک کە تۆ ئەم خڕۆکە سپیانە کەمە بێت ژمارەکەیان کە جیازی مەناعەمان زەعیفە بێ ڤایرۆس و بەکتریا زوو پێمانەوێرێ. ئەزان نەوانەی پێ ئەکەنن کەمتر توش حەدام کۆڕۆنایەژە بن بۆ معلوماتی بەڕێستان. من لە یەک دوو سەر چاوە خوێنمەوە ئیتر تا چەند ڕاستە نازانم بەزەڵێ ئەوانەی کە پێەکەن و گەشتبین و ناترسن و قەلق نین و زۆر گەورەی ناکەن کەمتر تووشێوا بن بەزەوەی لێ بترسێوە قەلق بێ زووتر تووشێ بێ. ئەمە ئەوەی کەی لاقی بە جیهازی مەناعەمانەوە هەیە بەڕێزان. پێکەنین و سووڕی خوێن ئەزان بەڕێزان پێکەنین سووڕی خوێن سەریعەکات زۆرترین ئۆکسجینە ڕوا بۆ مێشک خوێن لە جیاتی خەست بێتەوانێ خەستەکەی کەمەکاتەوە گەر خوا نەخواستەی کێوانەی هەبێ یعنی تەنانەت بۆ سووڕی خوێن بەڕێزان زەختی خوێنیش کەمەکاتەوە ئەو فشارێمە زۆر جاوەی زەختی هەیە. ئەزانی پێکەنین زەخت و فشارەکەی کەمەکاتەوە چ عەزەڵات و ماسوولکەکان بە قووەتەکات. ئێمە کە تۆ پێکەنی ئەجوڵیت و حرەکەوە زین چەند ماسوولکە لە لەشمانە. پێکەنین و ئازار و گرژی بەڕێزان کاتێک کە ئینسان پێ ئەکەنێ لە کاتی پێکەنین مێشک تەبەن ئەنواع هۆرمۆن بەرهەمێنێ یەکێ لەوانە ئیندرۆفینی پێڵێن ئیندرۆفین دەرکەوتۆ بەڕێزان هاتوون دیڕاستیان لەسەر ئەوانە کردۆ کە پێکەنیون شت و فلیموانیان بۆ لیان و نیسبەتی هۆرمۆنەکە ئیندرۆفینیان قیاس کردووە وەکو چۆن لیک قیاسەکەیە سەیریان کردو ئەوانەی پێ ئەکەنن مێشک زیاتر ئەم مادەیە ئیندرۆفین بەرهەمێنێت ئەی کاتە ناو خوێنەوە. ئەم ئیندرۆفینە زانین وەکو مۆرفین وایە هەمانی مخدرات مۆرفین وشت بەکارێنن یعنی ئازارەکانی کەمەکاتەوە یعنی ئەگەر ئازارە هەبێ برینێکە هەبێ حاڵەتی نفسی و تەواو نەبێ ئەمە وەکو مخدر وایە سڕ دەکات بەبێ ئەوەی تۆ مادەی مخدر بەکاربێنی ئەو کە ئینسان نەخۆشێکی دەرونیە بێ زۆر جار مهدی ئەدەێنە دکتۆرەکان ئەمەشی دروستکراوە لە دەرەوێتە ناوە بەڵام ئەم مێشە خۆی دروستەکە ئەم ئیندرۆفینە یعنی کەمکردنەوەی ئازارە لە جیاتی دەرزی لە خۆبەی
مێشک دوتا پێکەنینەوە بۆ کە بەڕێزان یان ئەگەر خەم و خەفەت هەیە قەلەقەیە ئەمە بۆ دروست دەکات ماسوولکەکانمان خاوە کاتەوە بەڕێزان ئیسترخا ئەزانێ لێ 1 دقە بەڕێزان ئەمە یەکێک لە توێژینەوەکان ئەڵێ 1 خولەک 1 دقە پێ بکەنە وەکو 45 دقە وایە تۆ ریلاکس ئیسترخا بکەیت ئاخر یەکێک لە چارەسەرە دەرونیەکان یەکێک لەوانەی کە ئینسان بێت توی سەعادە و بەختەوەری بێ ریلاکسی پێڵەن گوێ لە مۆسیقایەکی خۆشەگری مەسەن خەیاڵە و باتەوانەیە چیتە حاڵەتێکی خۆشەوە هیوایەوانی کە جگەرا کێشن و نیکۆتین و قەتران و با بڵێنە مادانە ئەخ و مادەی مخەدیروانە بوو ئەوەی ریلاکس بکەن ئەوە هەمووی دوای مدمنە بین لەسەری باشە تۆ پێ بکەنە 1 دقە پێکەنین بەڕێزان وەکو وایە 45 دقە تۆ ریلاکسەکرد بێ کە هیچێکی ئاسانی نە ریلاکس کاتێوێ و خەیاڵاتی خۆشێوێ اینجا بزانە بەڕێزان ئەمە چ نەعمەتێکە ئێمە هۆرمۆنی سەر و هەردوو گورچیلەمان بەڕێزان دوو غودەمان هەیە پێڵێن غودەکانی سەر و هەردوو گورچیلە هۆرمۆنێک بەرهەمێنێ ئەدرینالینە لە کاتی سرێسە لە کاتی خەم و خەفەتە یعنی ئێمە کە قەلەقە بین خەم و خەفەتە بین مەشاکیلمانە بێ مرتاح نین ئەو هۆرمۆنی ئەدرینالینە زیاتر بێ ئەزانن پێکەنی نەبێتە هۆی کەمکردنەوەی هۆرمۆنی ئەدرینالینە حتا هۆرمۆنی کۆرتیزۆل پێڵێن هۆرمۆنی بەدبەختی هۆرمۆنی ناڕەحەتی هۆرمۆنی خەم و خەفەت ئەوەش کەمەکاتەوە لەو هەموو نیعمەتە بەڕێزان ئێمە هەر گرژومۆنین ئێمە هەر مناڵەکانمان و خوێندکارەکانمان و نازام چی لە خۆشی و لە پێکەنین و لە چی بێبەشەکەین پێکەنین و نەخۆشیە دەرونیەکان بەڕێزان پەیوەندێکی ڕاستەوخۆ هەیە لە نێوان توشبوون بە نەخۆشی و گرفتە دەرونیەکان و گرژیمۆنی و عەسەبی ئینسان و گۆشەگیری و دوورەپەرێزی جا ئەگەرەتەوێ مناڵەکانتان لە نەخۆشی و گرفتی دەرونی بە دوور بێت خۆمان لە خەمۆکێ و لە دڵە ڕاوکێ و لە چی بە دوور بین پێویستە بەردەوام بە دوای خاڵە بەهێزەکانی ژیانمانە بگەڕێن لە جیاتی لە فەیسبوک بەڕێزان تۆ سەیری ئەم هەموو کوشتن و بڕین و ئەوە ناکەی بیخەرە سەر یاریەک بیخەرە سەر گۆرانێکی خۆش بیخەرە سەر نوکتەیەک بیخەرە سەر شتێکی خۆش وەرە پێش ئەوەی خۆتان تاقیکەنەوە مەزاجی خۆت باری دەرونی خۆت پێش ئەوەی کە جەنابە سەیری ئەخبار بکەیت بزانە باری دەرونیەکە چەند مرتاحە دەفەرموو دوایەوەی سەیری ئەخبارە ناخۆشەکانەکەی تااقەتی نێ لەوانی پەلامەری مناڵەکەشە دەی مەزاجت تێگەن ئەمەنگە تەنکەر دزرا ئەوەندە غاز ئەم دیو کرا ئەوە بندە پارە دزرا ئەمە وای لێ کرد پەرلەمان وای کاکە ئەمە بەشەر چییە ئینسان چییە بەڕێزان شعور و مەشاعیرە خۆی ئەمە بەردوودار نین کەواتە ئێمە زۆر جار خۆمان بەرپرسین لە دروستکردنی گرژی و تەوەتر و حاڵەتی نەفسیمان شەچین بە دوای ئەو شتانەیە گەڕێن کە خەم و خەفەتمان زیاکە ناچین بە دوای ئەو شتانەیە بگەڕێن کە حاڵەتی دەرونیمان تووشی ڕیلاکس و ئیسترخا و مەناعەمان بەرزەکاتەوە پێکەنین و دەم و چاو